هەموو گەلێک بەوە گەلێکی دیاری کراوە کە جیاوازە لە گەلێکی تر. جیاوازیەکانیش دەبێت کۆمەڵە ینی دەرکەوتە هەبێت تا تۆ بزانی فعلەن ئەمە جیاوازە، کۆمەڵە علامەت نیشانە هەبن بۆ جیاکردنەوەی گەلێک لە گەلێک. ئەم مۆزوعی جیاوازیە لە ناو گەلەکانە هەوڵی مۆزوعکی سروشتیە. بۆچی ینی ئێستا ئەگەر بێت و ئێمە دەزانین سەرەتا ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای مرۆڤایەتی سەر دەکەین سەرەتای مرۆڤایەتی بە کەم دەست پێ دەکا و بەرەبەرە زۆر دەبێت. لەگەڵ زۆربوونەکە زۆربوونەکەشیەوە نییە کۆمەڵە تاکی یەکسان لە هەموو شتێکە زۆر ینی بەو شکلە زۆر ببێت. یعنی وەکەوە نییە کە معمەلێکت هەیە کارگەیەکت هەیە تۆ کۆمەڵێک ئینتاجێکت هەیە بەرهەمێک کە ئەم بەرهەمە لە ڕێگەی قاڵبێکەوە ئەم بەرهەمە دەردەچێت. ئەم بەرهەمانی کە لە ڕێگەی ئەم قاڵبەوە دەردەچن هەمویان وەکو یەکن، ینی چەند زۆر بن ئەوە هەر لە جێگەی خۆی ناژۆڵێ هەر وەکو خۆیەتی و هیچ جیاوازیەک ناکەوێتەوە لەوەی کە گەر معمەلێک قاڵبەکان ینی مەگەر جارێکی ترەوە معمەلە دروست بکرێتەوە بە پرۆسی دروستکردنا ببرێتەوە قاڵبەکانی دەستکاری بکرێن تاوەکو جیاوازی دروست بێت. ئەگەر ئێمە سەیری مرۆڤ بکەین، مرۆڤ لە شوێنەکە بە شتێک جیا دەکرێتەوە لە بوونەوەرەکانی تر بەگشتی. ئەویشەوەیە کە مرۆڤ لە ناو کللتورەکەیە کللتوری دووپات ناکاتەوە، کللتورەکەی کللتورێکی بەردەوام جیاواز دەبێت. بەپی بەردەوامی مێژوو کللتورەکانیش یەک جیاواز دەبن لە خۆیان، هەر کللتورێکی جیاواز لە خۆی بەرهەم دێنێ لێرەوە فرق کللتوریەکی زۆر دروست دەبێت لە ناو مرۆڤ. تەمەەن ئەم یاسایە ینی یاسای پەرەسەندنە من ناوە ینی ئەم سیستەمە بە سیستەمی پەرەسەندنە بە کۆمەڵە یاسا ئیش دەکە کە یاساکان شکلەکان دووپات ناکەنەوە. ینی ئەم سیستەمە بە کۆمەڵە چۆنیەتی ئیش دەکە کە چۆنیەتی ناچوونیەکەن، ینی وەگێک نین، بەڵام ئێمە سێر دەکەین لە معمەلەکە چۆنیەتیەکان چوونیەکەن. ئەمە تەمان لە کللتوری حیوانات دەگەر حیوانات بۆ ئێمە زۆر جارەز دەکەین کللتوری نییە، چونکە فعلەن یاسای پەرسەندنی کللتورەکەی ناچوونیەکە. ینی فەرزان ئێستا ئێمە گەر بێنین کۆترێک وەرگین لەوەتەی هەیە و کۆترە هێلانەکەی هەروەک خۆی دروست دەکات، هێلانەکەی ناگوارێ، بەڵام سێر دەکەین مرۆڤ بەردەوام هێلانەکەی دەگۆڕێت و ئەم گۆڕانە میلەتە جیاجیەکانی لێ دێت هاراوە. ینی پرۆسە تەبیعیەکەی مێژوو ئاوایە کە دامی جیاوازی دەکات و بەردەوام دەبێت بە پەرسەندنی مێژوو جیاوازەکان بێنە ئاراوە. چۆن هەر لە شکلە سروشتەکەی ئێمە هیچ شکلێک دووپات نابێتەوە لە مێژووە. شکلی من لە باوکم ناچێت، لە باپیرم ناچێت، لە کەس ناچێت، شکلی من شکلێکی فەریدە، تاقانەیە. گەلەکانیش فعلەن گەلی تاقانن، ینی کاتێک گەلێک گەلە میلەتێک نەتەوەیەک نەتەوەیە کە نەتەوەیەکی تاقانە بێ، بەو معنایە ئەو کللتوری هەیەی کللتورێکی ناوازە بێت لە هی کەسی تر نەچێت، زمانەکەی لە هی کەسی تر نەچێت. تەمان دامکردنی ئەم پرۆسەی جیاوازیە ئەمە ینی هەماهنگبوونەوەیە لەگەڵ پرۆسە تەبیعیەکەی پەرسەندنە. بەڵام کاتی ئەمە دەمانەوێت ئەم پرۆسەیە ینی ئەم جیاوازیانە بکوژین، حتمما کوشتنی جیاوازیەکانی تر شەڕی لێ دەکەوێتەوە، ئەو ناکۆکیانەی لێ دەکەوێتەوە کێسە بەڕێزت باسی دەکەی. ینی گەلەکان بۆ ئێستا ناکۆکن چونکە دەیانەوێ هێزێک دەیەوێت ئەمە بکاتەوە بەیەک، هێزێک هەیە دەیەوێت جیاوازیەکان بسرێتەوە، هێزێک هەیە دەیەوێت ینی دروستبوونی نەوەکان ئەوەی کە نەوەکان دروستبوونی کللتوری نەوەکان لە قاڵب بدا بیکاتە معمەلێک دروستکا بۆ دروستکردنی کللتور، معمەلێک دروستکا بۆ دروستکردنی کللتور، کللتورێک بێنێتە ئاراوە کە کللتورێک بێ یەک بێت لە خۆی جیاواز نەبێتەوە. چۆن لە وتمان لە معمەلەکە جیاوازی دروست نابێت، لە کللتورەکانیش جیاوازی دروست نەبێت. لێرەوە کاتی ئێمە دەمانەوێت دژی ئەم پرۆسە سروشتی ڕاوەستین، سروشت لە ناوەوە زەخت لێمەکە، هێزێک لە ناو میلەتەکانە هەیە دێتە دەرێت جەنگ دەکات، خۆی دەپارێزێ لە بەرامبەرەوەی کە جیاوازیەکانی لە دەست نەدا، لە بەرامبەرەوەی کە بوونی خۆی لە دەست نەدا. چونکە بوونی ئەو فەرزەنبوونی گەلێک بەچی بوونە هەیە بەوەی کە شێوازێکی جیاوازی لە ژیان هەیە. ئەوانە خۆ مرۆڤە ئەیکەواتە کاتێک ئێمەمانە دەکەینەوە بە یەک چی دەکەین؟ بوونی نەتەوەیی ئەو میلەتانە چی دەکەین؟ لەناو دەبین. لێرەوە فعلەن کاتێک کە ئێمە سێر دەکەین بۆچی ئەمە ڕوو دەدا؟ حتمما ئەمە ڕەبتی بەو
پێشکەوتنە زانستیەوە هەیە لەناو کەوانە کە زانستی ئەوروپی پێیا دەبێ تامان زانستی ئەوروپی لە سەرتا کە پێیا دەبێ ئەمە ئامانجی نییە فەرزن لای دیکار دەمە ئامانج نییە ینی دواتر ئەمە دەبێتە ئامانج دواتر کاتێک کە فەلسەفە پرۆژەی فەلسەفە دەکشێتە دواوە لە مۆزۆی ئەخلاق و کۆمەلگا علم دێتە پێشەوە دەیەوێت علم مامەڵە لەگەڵ بەشەر بک وەکو مادە وەکو سروشت و دەیەوێت ئەویش کۆنتترۆل بکە سروشتی ناو مرۆڤ کۆنتترۆل بکە لێرەوە بیرۆکەی چوونیەکردن دێتە ئاراوە و بیرۆکەی چوونیەکردنیش بەجێ نایە ینی جێبەجێ نابێ ئەگەر بێت و ئینسان لەو ڕیشە سروشتیەی ئەو هێزە سروشتەی کە جیاوازیەکان دروست دەکا ئەگەر بێت و کللتوری مرۆیی لەم ڕیشە سروشتیە ینی ئەم ڕیشە سروشتی لێ قەتە نەکەین نەپشتێنین لێرەوە